دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لاهور شێخ جەنگی کە ئەو کات لێپرسراوی ئاژانسی پاراستن و زانیاری هەرێم بوو بە نووسراوی ڕەسمی داوای لە حکوومەتی هەرێم و دامەزراوە ڕەسمیەکانی هەرێمی کوردستان کرد لێکۆڵینەوە لە ڕووداوەکان بکەن و ڕاست و دروستی ڕووداوەکان و تۆمەتباران و خیانەتکاران بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئاشکرا بکەن. بەڵام تا ئێستا هیچ لیژنەیەک پێک نەهێنراوە و هیچ لێکۆڵینەوەیەک نەکراوە. لەو نامەیەدا کە ئەو کات لاهور شێخ جەنگی ئاڕاستەی حکوومەتی کردبوو نیگەرانی خۆی دەربڕی بوو لەوەی کە بۆچی کەم تەرخەمی دەکرێ و لیژنەی دەرخستنی ڕاستیەکان لەبارەی 16 ئۆکتۆبەرەوە دەست بەکارەکانی ناکات. هەر لە نامەکەیدا پێشنیازی کردووە چاو لە هیچ کەس و حیزب و لایەن و تۆمەتبارێک نەپۆشرێ و ئەنجامی لێکۆڵینەوەکان بۆ ڕایگشتی خەڵکی کوردستان ئاشکرا بکرێت. ئەم نامەی لاهور شێخ جەنگی گرنگیەکەی ئەوەیە کە هیچ پاساوێک نایەڵێتەوە بۆ ئەو لایەنانەی کە بێ بەڵگە تۆمەت دەبەخشنەوە و مزایدە دەکەن بۆ شێواندنی ڕاستی ڕووداوەکان تاوەکو تیشک لەسەر ئەو گروپە لابن کە هەستان بە ئەنجامدانی ڕیفراندۆم و لە دەستدانی نیوەی خاکی کوردستان، چونکە ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر یەک پاکێجە و هیچ لۆژیکێک ناتوانێت جیان بکاتەوە لە یەکتر وەک هۆکار و ئەنجام. هەروەک تا ئێستا لاهور شێخ جەنگی تاکە کەسە کە داوای کردووە لیژنەی لێکۆڵینەوە بۆ ئەو ڕووداوانە پێک بهێنرێت. تەنانەت خودی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان تا ئێستا کە 3 ساڵ تێدەپەڕێت بە هیچ شێوەیەک داوای لیژنەی لێکۆڵینەوەی نەکردووە بۆ ئاشکراکردنی خیانەتکاران. ئەوەش بە جۆرێک لە خۆتزیینەوە لە تەحملی دەرەنجامەکانی ڕیفراندۆم حیساب دەکرێت. هەرچەندە لە هەرێمی کوردستان لە بچووکترین بابەت تاوەکو گەورەترین ئەگەر لایەنێک مەبەستی بێت لە شەو و ڕۆژێکدا دەیان لیژنە پێک دێنرێت و بەو جۆری دەیانەوێت قسە و بوختانەکان دادەڕێژنەوە. ئاخۆ هۆکاری پێکنەهێنانی ئەو لیژنەی کە لاهور شێخ جەنگی داوای پێگەێنانی کردبوو بۆ دەرخستنی ڕاستیەکان و داوایشی کردبوو چاوپۆشی لە هیچ کەس و لایەنێک نەکرێت چی بێت. ئاخۆ ئەو لیژنەیە تەواوی ئەو سیناریۆدا تاشراوانە لە ناو نابات کە میدیاکانی پارتی و میدیا سێبەرەکانیان کە بە پارەی نەوت و قوتی ئەو خەڵکە دامەزراون بە درۆ ناخاتەوە کە 3 ساڵە بەگوێی خەڵکی بە شەرەفی کوردستان نادادرێت. بەڵام ئەوەی جێی دڵخۆشیە کە خەڵکی کوردستان لەوە هۆشیارتر و ڕاستیەکان باش دەزانن و سیناریۆ و درۆی شاخداری ئەم و ئەو بۆ شاردنەوەی ڕێککەوتنە ژێربەژێرەکانیان کاریگەریان نابێت لە سەریان.